هەڵسەنگاندنی هاوبەشی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگەڕی ئێران ڕاهی کاریگەر و حیزبی کۆمونیستی ئێران. نەفرەت لە شەڕ بۆ پێشەوە بەرەو شۆڕشی جەماوەری. یەکەم، کردەوەی سەر لێ شێواوانە و هێرشی موشەکی دەستڕێژی کارانەی سوپای پاسدارانی حکوومەتی ئیسلامی بۆ سەر خاکی وڵاتەکانی پاکستان، هەرێمی کوردستان لە عێراق و سووریا بە بیانووی وەڵامدانەوەی سەخت بە ئیسرائیل و هێزەکانی داعش، گۆشەگیری و هەرچی زیاتر تاکەوتنەوەی کۆماری ئیسلامی پەرەپێداوە. لە ئاکامی ئەو کردەوە دەستڕێژی کارانەدا ژمارەیەک منداڵ و خەڵکی بێتاوان بوونە قوربانی سیاسەتی شەڕانگێزانەی حکوومەتی ئیسلامی. ئەم پرسە بووە هۆی ڕق و تووڕەیی خەڵکی ئەم وڵاتانەی کە لەلایەن حکوومەتی ئیسلامی ئێرانەوە هێرشیان کرایە سەر. کۆنەپەرستان و داعش ئاسا شیعەکان پێیان وابوو دەتوانن وەک ئیسرائیل و تورکیا و ئامریکا هێرش بکەنە سەر خاکی وڵاتانی دیکە و ڕوبەڕووی کاردانەوەیەکی جددی و ئەو تۆش نەبنەوە. گویا لە شۆڕای ئەمنیەتی نەتەوەی کۆماری ئیسلامی داوتراوەکە ئێمە لێیان دەدەین، ئەوان هێندێک پرتەوبۆڵە دەکەن و ئیتر کۆتایی دێت. بەڵام ئەم لێکدانەوە گەمژانە و سەر لێ شێواوانەی ئەوان هەڵە دەرچوو. هێرشەکانی کۆماری ئیسلامی لەگەڵ کاردانەوەی توندوتیژی دەوڵەتەکانی پاکستان و عێراق بەرەوڕووبەوە بە جۆرێک کە کاردانەوەی دیپلۆماسیەتی ڕژیمی ئیسلامی بەرامبەر بەو پرسە بە شێوەیەکی سەرسوڕهێنەر ترسنۆکانە بوو. کردەوە مەترسیدار و وروژێنەرەکانی کۆماری ئیسلامی لە چەند ڕۆژی ڕابردوودا چەقبەستووی سیاسەت و ترس و لاوازی بنکەی ئەم ڕژیمەی بەڕوونی دەرخست. هەر لە سەرەتای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیەوە بناغەی سیاسەتی دەرەوەی ڕژیم لەسەر بناغەی بنەمای یەکگرتووی ئیسلامی و ئازادی قودسی شەریف دامەزرا. چەقی ئەم سیاسەتە دەرەکیە بریتی بوو لە پرسی فلستین. ڕاگەاندنی کۆتاهێنی مانگی ڕەمەزان وەک ڕۆژی قودس بەم مەبەستە بوو. ئەم سیاسەتە لە ماوەی شەڕی 8 ساڵەی ئێران و عێراقدا بە بنبەست گەیشت. لە سەردەمی وەلایەتی خامنەییدا سیاسەتی یەکگرتووی ئیسلامی بوو بە یەکگرتووی شیعەکان. لە درێژەی سیاسەتی یەکگرتووی شیعەشدا بەکردەوە لە پێکێنانی گروپگەلێکی بچووکی شیعەی هاوپەیمانی کۆماری ئیسلامیدا کورتکرایەوە. سەرنجام گروپە بریکارەکانی ڕژیم لە ناوچەکەدا سەریان هەڵدا کە جگە لە کوشتار و نائەمنکردنی ناوچەکە و سەرکوتکردن و تیرۆرکردنی هەڵسوراوانی سیاسی و بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و سات و سەودا بە مەبەستی نفوز و کاریگەری هەرچی زیاتر لە دەسەڵاتدا هیچ ڕۆڵێکی تریان نەبوو. هەڵچنینی هەموو هیوا و ئامانجەکانی سیاسەتی دەرەوە لەسەر دروشمی نالۆژیکانەی لە ناوبردنی ئیسرائیل بۆتە هۆی ئەوەی کە ڕژیمی ئیسلامی لەسەر ئاستی ناوچەکە و جیهاندا بە تەواوی گۆشەگیر و تاک بکەوێتەوە. کاتێک حەماس لە 7 ئۆکتۆبری ساڵی ڕابردوو هێرشی کردە سەر ئیسرائیل، زۆریەک لە هێزە دەستپەروەردەکانی ڕژیم و بیر و ڕایگەشتی جیهانی عەرەبی و لایەنگرانی ڕژیم لە ناوخۆی وڵاتدا چاوەڕوانی پشتیوانیەکی کارا و کردەیی کۆماری ئیسلامی بوون لە کردەوەکانی حەماس. بەڵام کۆماری ئیسلامی نەتوانایی ئەوەی بوو کە ئەگەری مەترسیەکانی دەستێوەردانەکەی قبول بکات و نەزاتی ئەوەی هەبوو کە ئەو کارە بکات. نەبەردی بەربڵاوی خەڵک لە دژی ڕژیم، داڕمانی ئابووری لە ڕاددەبەدەر و تاکەوتنەوەی حکوومەتی ئیسلامی لە ناوچەکە و هەروەها هێزی هاوپەیمانەکانی ئیسرائیل حکوومەتی ناچار کردووە کە زۆر بە پارێزەوە هەڵسو کەوت بکات. خامنەئی دوای 7 ئۆکتۆبر بە ڕاشکاوی وتی ئێمە پشتیوانی دەکەین بەڵام دەسوەردان ناکەین. ئەم سیاسەتە ناکۆکبوونی خۆی لە پراکتیکدا بەڕوونی نیشاندا. تەنانەت حیزبوڵڵاش ناچار بوو لە سەبر و دان بە خۆداگرتنی استراتیژیکی ڕێبەری ڕژیم پەیڕەوی بکات. ئەم چەقبەستووی و دژ بە یەکیە هەم لە ناوخۆی هێزەکان و لایەنگرانی ڕژیمدا قەیرانێکی دروست کرد و هەم لە ئاستی نێودەوڵەتیشدا هێز و هەیمەنەی درۆینەی کۆماری ئیسلامی تێگر و خاند و
بێهودەیی پشتیوانیە پڕهەزینە و بێدەریغەکانی کۆماری ئیسلامی لە گروپە بە وەکالەتیەکانی لەسەر ئابووری ئێران بەڕوونی ئاشکرا کرد. ئێستا کارگەشتوتە و ئاستەی کە کۆماری ئیسلامی هەوڵ دەدات لە هێرش و پەلامارەکانی حوسیەکان بەمەبەستی پەکخستنی کەشتیوانی لە دەریای سوور دەستکەوتێک بۆ خۆی بەدەستبێنێت. بەرپرسانی کۆماری ئیسلامی بۆ بەرپرسدانەوەی کاریگەریەکانی بێهەڵوێستی ڕژیمی ئیسلامی لە پێشهاتەکانی غەزەدا پەنا باتە بەر هێرشی موشەکی سەر لێ شێواوانە و وروژێنەر دژ بە وڵاتانی دراوسێ. ئاشکرایە کە لەوەها بارودۆخێکدا هێرش بۆ سەر هەرێمی کوردستان لە عێراق کارێکی زۆر نالۆژیک بوو و هەروەها هێرش بۆ سەر پاکستانیش هەروەک هێرش بۆ سەر فڕۆکە ئۆکراینیەکە کارێکی سەیر و دوور لە چاوەڕوانی بوو کە ڕژیم تەنانەت ناتوانێت هۆکارەکانی ڕوون بکاتەوە و ڕایگشتی پێرازی بکات. دووهەم، گۆڕانکاریەکانی شەڕ و پێک هاتنی ئاڵۆزیەکان لە پەیوەندیەکانی کۆماری ئیسلامی لەگەڵ دراوسێکانی لە چوارچێوەی کەش و هەوای شەڕ لێدراوی غەزە و دەریای سووردا ڕوودەدەن. ئەم پرسە پتر لە هەر کاتێکی دیکە نیگەرانی سەبارەت بە ئەگەری تەشەنە سەندنی شەڕ بۆ هەموو ناوچەکەی دروست کردووە. ڕژیمی ڕەگەزپەرستی ئیسرائیل کە نەیتوانی لە شەڕی غەزەدا ئامانجەکانی خۆی بپێکێت هەروە بەردەوامە لە بردومانکردنی خەڵکی ئەم ناوچەیە و کوشتاری ژن و منداڵ و وێرانکردنی شارەکان و تا ئێستاش لەلایەن ئەمریکاوە بەردەوام پشتیوانی لێ دەکرێت. بەڵام ئەم شکستە سیاسی سەربازیە ئاشکرایە بۆتە هۆی دروستبوونی زیاتری گرژی و ناکۆکی لە ناو کۆمەڵگەی ئیسرائیل و ناوخۆی دەسەڵات لەم وڵاتەدا. خۆ پیشاندانەکان بۆ دەست لە کارکێشانەوەی بەنیامین نەتانیاهۆ تا دێت بەربڵاوتر دەبن و دەنگۆی ئەوەی هەیە کە لە پاڕلەمان لێپێچینەوە لە ناوبراو بکرێت. لایەنەکانی ناو بازنەی دەسەڵات وردە وردە دەگەنە ئەو ئاکامەی کە سیاسەتە ڕاست و تونندڕەوەکانی نەتانیاهۆ و حیزبە فاشیستە هاوپەیمانەکانی دەتوانێت تێچوویەکی زۆری بۆ داهاتووی ئیسرائیل هەبێت. ئێستا ئیتر زۆر یەک لە ئیسرائیلەکانیش ناچارن خۆیان لەو وەهمە دەرباس بکەن کە دەتوانرێ خەڵکی فلستین بە تەواوی لە ناو بن بەبێ ئەوەی هیچ شتێک ڕوو بدات. سکاڵای ئافریقای باشوور لە دژی حکوومەتی ئیسرائیل لە دادگای نێودەوڵەتی لاها بەهۆی جێنۆسایدی ئەرتەشی ئەو وڵاتە و دەنگدانەوە و ڕنگدانەوەی ئەو کارە ساتە لە ئاستی جیهانیدا دەری خست کە ئیسرائیل ناتوانێت بەبێ گرنگیدان بەڕای گشتی جیهانی و کاریگەریەکانی هەروە بەردەوام بێت لە تاوانەکانی لە خەسە. هاوکات لەگەڵ ئەو شەڕە وێرانکەرە ململانێ و تێکەڵچوونەکانی دەریای سووریش ڕۆژ بە ڕۆژ خەریکە پەرەدەستێنێت. هێرشەکانی ئەمریکا و بریتانیا بۆ سەر پێگەکانی حوسیەکان نەیتوانیوە بەر بە هێرشەکان بۆ سەر کەشتیەکانی ئیسرائیل و ئەمریکا بگرێت. هەڵس و کەوتە زۆرەملەکانی ئەمریکا لە بری ئەوەی تەرکیز بکاتە سەر کۆتایی هێنان بە داگیرکاری غەزە هەوڵەکانی بۆ لە ناوبردنی ئیمکاناتی حوسیەکان چڕ کردوێتەوە. بەڵام وا دەردەکەوێت کە ئەمریکا ناتوانێت لەم بابەتەدا سەرکەوتنێکی ئەوتۆ بەدەست بێنێت و پەرەسەندنی ئەم تێکەڵچوونانە دەتوانێت لێکەوتەی ناوچەی مەترسیداری بەدواوە بێت. پێدەچێت گوشارە سیاسیە کاریگەریەکانی ئەمریکا لە سیاسەتەکانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوڕاست بە تایبەت بەهۆی هەڵوێستی یەکلایەنەی سەبارەت بە دیفاع لە ئیسرائیل تا ڕادەیەکی زۆر کەم بوو بێتەوە. سێم، هەوڵی ڕژیم بۆ کردنەوەی بەرەی شەڕێکی سنووردار جگە لە ڕازیکردنی لایەنگرەکانی خۆی بە تۆڵەی سەخت لە خەڵک و ژنان و منداڵانی وڵاتانی دراوسێ بەو ئامانجەش بەڕەوە دەچێت کە خۆی لە مەترسی شەڕێکی ڕاستەقینە و بەربڵاوی نێوان خەڵک و ڕژیم دەرباس بکات. حکوومەتی ئیسلامی شەڕی خۆی لەگەڵ خەڵک و بە تایبەتی لەگەڵ کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێش لە ئاستێکی بەربڵاودا بەڕێوە دەبات. لە بەلوچستانیش لەبری ئەوەی وڵامێکی ڕوون بدرێتەوە بەو بنەماڵە سکاڵاکارانەی کە لە ڕۆژانی هەینی خوێناوی زاهیدان و خاشدا ئازیزانیان دەدەستاوە سیاسەتی زاڵکردنی هەرچی زیاتری کەشی ئەمنیەتی و لە سێدارەدانی گرتوۆتە بەر. سیاسەتێک
کە لەلایەک زەمینە بۆ گەشەکردن و پەرەسەندنی گروپەکانی وەک جەیش العەدل خۆش دەکات و لەلایەکی تریشەوە لە ئێستادا بە بیانووی سەرکوتکردنی ئەو گروپانە دەستڕێژی دەکاتە سەر وڵاتانی دراوسێ. کاردانەوەی خەڵک بەرامبەر بەم سیاسەتە دڕندانەی ڕەژیم هەمەلایانە و درەوشاوەیە. ئاستی ناڕەزایەتی و مانگرتنە جەماوەریەکان ڕۆژ لە دوای ڕۆژ بەرفراوانتر و فرەچەشنتر و هەماهەنگتر دەبێت. ئێستا جگە لە خانەنشینانی وڵات فولاد بەشی پەیوەندیەکان و دابینکردنی کۆمەڵایەتی کە 4 ڕۆژ لە هەفتەیەکدا ناڕەزایەتی دەردەبڕن، پەرستارەکانیش بە ڕیزی ناڕازیانەوە پەیوەست بوون. کەمەندامان یان بەواتایەکی تر خاوەن پەیداویستیە تایبەتەکان بە دروشمی ئێمە خێرخوازی سەرشۆڕانەمان ناوێت، مافی سەربەرزانی خۆمان دەوێت هاتوونەتە مەیدان. کرێکارانی کەرتی نەوت و گاز لێرە و لەوێ خۆپیشاندانی بەربڵاویان ڕێخستووە. جوتیارانیش بە ڕیزی خۆپیشاندەرانەوە پەیوەست بوون. ناڕەزایەتی جەماوەری لە دژی پیسبوونی هەوا و تێکدانی ژینگەش بە تایبەتی لە سەڵماز، عێراق و ئەردەکان هێمای مەیدانێکی دیکەی خەبات و ناڕەزایەتیەکان نیشان دەدات. پەرەسەندنی خەباتی داواکاری تەوەری کرێکاران و زەحمەتکێشان ئەو پرسیارە سەرەکیە دێنێتە ئاراوە کە چۆن و بە چ دروشمگەلێک دەکرێت زەمینە بۆ یەکگرتن و لێک هەڵپێکرانی هەرچی زیاتری ئەم خەباتانە خۆش بکرێت. لەم بابەتەوە دەکرێت لەسەر 4 بواری سەرەکی جەخت بکرێتەوە. مرکزیترین خەباتی بزوتنەوەی داواکاری تەوەر بریتیە لە خەبات لە دژی ئەو هەڵاوسانە بێ سنوورەی کە دەستی خستۆتە گیرفانی خەڵک و ژیانی لێ تێکداون. دەکرێت خەبات لە پێناو زیادکردنی حەقدەست بکرێتە یەکێک لە مەحوەرەکانی خەباتی کرێکاران و زەحمەتکێشان. بەڵام ئەم زیادکردنا پێویستە بە شێوەیەک بێت کە نەهێڵێت ماف و حەقدەستەکانی کرێکاران بەردەوام کەم بێتەوە. لەمڕۆوە دروشمی زیادکردنی حەقدەست و موچە لەسەر بنەمای هەڵاوسانی ڕاستەقینە دەتوانێت ببێتە گرنگترین دروشم بۆ لێک هەڵپێکرانی هەموو بەشەکانی بزوتنەوەی داواکاری تەوەر. محوەری دووەم کە دەتوانرێت لە هەلومەرجی هەژاری بەربڵاو و بێکاری گشتگیر و پڕ لە نەهامەتیدا بخرێتە دەستوری کارەوە، بریتیە لە جەختکردنەوە لەسەر دابینکردنی کۆمەڵایەتی هەمەلایەنە و گشتگیر، چونکە تەنیا لەم ڕێگەیەوە دەتوانرێت ژیانی چین و توێژەکانی خوارەوەی کۆمەلگا کە بەردەوام لە خراپبووندایە ڕزگار بکرێت. ئاماری 4.5 ملیۆن کرێکاری کە لە بوونی بیمەش پێبەشن یان ئاماری ملیۆنان خەڵکی هەژاری کە ڕۆژ بە ڕۆژ ژمارەیان لە زیادبووندایە سەلمێنەری ئەم ڕاستیەیە. محوەری سێوەم کە دەتوانرێت جەختی لەسەر بکرێتەوە بریتیە لە پرسی باجەکان. ئێستا کە وەرگرتنی باج بۆتە سیاسەتی سەرەکی حکوومەت بە مەبەستی دابینکردنی بودجە و خەرجی دامەزراوە مشەخۆر و سەرکوتگەرەکانی، جگە لە جەختکردنەوە لەسەر ئەوەی کە دەبێ باج لە شرکەت و ناوەندەکانی سەر بە بەیتی ڕێبەری و سپا و دامەزراوە ئاینیەکان و زیارەتگاکان وەربژیرێت، دەبێت لەسەر ئەو بابەتەش پێداگری بکرێت کە وەرگرتنی باج لە کرێکاران و کارمەندان و بازاڕیە دەستکورتەکانیش نەمێنێت. محوەری چوارم بریتیە لە پێکهێنانی چوارچێوە و ڕێکخراوگەلێکی تەشکیلاتی کە بتوانێت داواکاری بزوتنەوە جەماوەریە بەربڵاوەکان لە سەرانسەری ئێران بەیەکەوە گرێ بدات. ئەو بزوتنەوانەی کە دژ بە هەڵاواردن و چەوسانەوە و بێمافین و تەنیا بەیەکەوە دەتوانن بە داهاتوویەکی گەش ئومێدوار بن بریتین لە بزوتنەوەی ژینگە پارێز، بزوتنەوەی کۆتایی هێنان بەستەمی نەتەوەیی، بزوتنەوەی ژنان، خوێندکاران، بزوتنەوەی کرێکاران و مامۆستایان. ئەم بزوتنەوانە لە ئەگەری یەخستنی داواکاریەکانیان و پێکهێنانی چوارچێوەیەکی ڕێکخراوەیی و تەشکیلاتی بۆ ئەم مەبەستە دەتوانن هێزێکی گەورە و کاریگەر نەک تەنیا بۆ گۆڕانکاری بچووک، بەڵکو بۆ ڕووخاندنی شۆڕشگێڕانەی حکوومەتی ئیسلامی و دروستکردنی کۆمەڵگایەکی ئازاد و سۆسیالیستیش بەدەست بێنن. چوارم، هاوکات لەگەڵ خەبات و ناڕەزایەتی داواکاری جەماوەری کرێکار و زەحمەتکێش، ناڕەزایەتیەکانی ژنان لە دژی حیجابی ئیجباری فۆرم و شێوازێکی خەباتکارانەی بەخۆوە گرتووە.
چاونەترسی کچانی بوێری ئێران هەمووانی سەرسام کردووە. ژنانی ئازادی خوازی وڵات بە هەنگاوی پتە و بەبێ ترس لە دانی هەزینەی قورسی لەبەرکردنی جلوبەرگی ئازاد لە چەشنی نیلوفەر حامیدی و ئیلاهەم حەمەدی حیجابەکانیان توور هەڵەدەن. تەنانەت کچانی بوێری هەواڵنەریش کە دوای 500 ڕۆژ بە کەفالەتی ملیاردی ئازاد دەکرێن مل بە حیجابی ئیجباری نادەن و پەروەندە سازی نوێی ناوەندە کۆنەپەرست و سەدە ناوەڕاستیەکان بەگیان دەکڕن. لە کەناری ئەوانەدا شاهدی شەپۆلێکی ناڕەزایەتی ئەو دادخوازانانەی کە لە پێناو ڕێگریکردن لە سێدارەدانی ئازیزانیاندا خەبات. واقعیەت ئەوەیە کە داعشی شیعە بە کەڵک وەرگرتن لە کەش و هەوای شەڕ لە غەزە و جەنایەتەکانی ئەرتەشی ئیسرائیل دەستیان کردووە بە پەروەندەسازی بەربڵاو و دەرکردن و جێبەجێکردنی سزای لە سێدارەدان. ئەم بابەتە وای کردووە کە بنەماڵەی دادخوازان و زیندانیانی سیاسی و زیندانیانی تر دەست بدەنە خەبات و ناڕزایەتی. هاوکات شەپۆلێکی بەرین لە دژی سزای لە سێدارەدان لەلایەن ئێرانیەکان لە سەرانسەری جیهان کەوتۆتە ڕێ بۆ ئەوەی بەرامبەر بەم سیاسەتە دڕندانەی ڕژیم ناڕزایەتی دەرببڕن. بڕیاری وایە ئێرانیەکانی دەرەوەی وڵات لە زیاتر لە 31 شاری جیهان لە دژی سزای لە سێدارەدان کۆڕ و کۆبوونەوەی ناڕزایەتی بەڕێوە بن. لەمڕۆوە پێویستە خەبات لە دژی جەنایەتەکانی ڕژیم بە خەبات لە پێناو هەڵوەشانەوەی سزای لە سێدارەدانەوە گرێ بدرێت و ڕێز لە کەرامەتی ئینسانی تاک بە تاکی شارۆمەندانی کۆمەڵگا بگیردرێت. بڕوخێ ڕژیمی کۆماری ئیسلامی سەرکەوتوو بێت شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران بژی ئازادی و دموکراسی و سۆسیالیسم. حزبی کۆمونیستی ئێران ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر یەکشەممە 1 بەفرانباری 1402 هەتاوی بەرامبەر لەگەڵ 21 ژانویەی 2024 زاین.